سڵاوتان لێبێ خۆشەویستان لە دیداری تایبەت لەگەڵتانم دیداری تایبەتی ئەم جارم لەگەڵ پرۆفیسۆرێک تایبەت کردووە بە کولتوری پێکەوەژیان لە هەرێمی کوردستان بە تایبەتی دوایەوە کە سەرۆک بارزانی بڕیاریکردنەوەی ناوەندێکی گرنگی ئاینی دا کە بەکردنەوەی کۆمەڵگەی پەتریاکی کڵێسای ڕۆژهەڵاتی ئاشووری ناسراوە لە هەرێمی کوردستان پێشوازیەکی زۆری لێکراوە ئەو دیوە تەسامحیە ئەو دیوە پێکەوەژیان و تۆلێرانسە چۆن لەگەڵ پرۆفیسۆری مێژوو لە بابەتی ئاینی ئەویش بەڕێز دکتۆر کەیوان ئازاد ئەنوەرە ئەم باسوخواسە ئەچمەنەوە باسوخواستەوە لەو کاتێک کە لە بەردەستمانایە کاک دکتۆر بەخێراتی زۆر سپاس بۆ بەڕێستان لام گرنگە ینی بەجددی من وەڵامەکەشم لانیەوە دەیکەمە پرسیارێک لەوەی کە لەکردنەوەی ئەو کلاسایە لە هەولێر وەکو ناوەندێکی گەورە ناوی شێخ عەبدولسەلامێنرێت و لەگەڵ ئەوەشا ناوی مارشەمعون یعنی ناوی ئەو دوو کەسایەتەیە کە وەکو شەهید یاخود وەکو دیوێکی پێکەوەژان و تەسامح و ینی پێکەوە هەڵکردنی نەتەوەکان بۆ ناویان هێنرێت دکتۆر. بەڵێ سوپاس بۆ بەڕێزت بۆ بەرنامەکە بۆ کەناڵەکە. ئەبێ ئێمە پرسیاقی بەڕێزت چوار ڕەهەن لە قۆڵ دەبێت چوارشی بکەینەوە بۆی کە پەیامەکە بگەین بۆ کەسانی کە گوێریان لە ئێمە یاوەکو بەشی وەڵامەکەی ئەگەڕێ. پەیامێکیانەوەیە خاکی کوردستانی ئێمە لە دوای هاتنی ئاینی مەسیحەوە بۆ کوردستان لە سەدەی یەکەمی زاینی دوای ئەوەی کە دوای لە خاژانی عیسای پەیامبەر بە دیدگای مەسیحی و دیگە موسڵمانەکان کردیاوە لە خاژ نەدراوە ئیتی ئاین لە کاغایەتە کوردستان لە ڕێی خوێندکارەکانی مەسیح و لە ڕێی باوەڕدارانی مەسیحەوە کوردستانە بڵاو دەبێتەوە وردە وردە ئاینی مەسیحی دوای ئاینی جوو دوای ئاینی جوو زەردەشتی ئەبێتە سێم ئاینی ئاسمانی کە لە کوردستانە بەڵاو دەوتە ڕێک داکوتێت لەو کاتەوە تا بە ئێستا کە 2020 زاینی ئاینی مەسیحی لە کوردستاندا ڕێک و ڕشەیەکی مێژوویی هەیە دەڵێن نزیکەی 2000 ساڵێک دەبێت 2000 کەمتر 1950 ساڵێک دەبێت ئاینی مەسیحی لە کوردستان ڕێکی داکوتاوە و بەتایبەتی لە باشوورەکەی چونکە باشوورەکەی یەکسەر بەیوەز بە خاکی فەڵەستین و وڵاتی شامەوە کەلێوی هاتووە چونکە ئاینی مەسیحی لە خاکی فەڵەستین دەرکەوت ئیسای مەسیح سەڵای خۆی بە خەڵکی شای ناسڕەی فەڵەستین بوو و یەکسەر دێتە باشووری کوردستانوانی پێش بگاتە بەشی خۆر ئاوا و تا باکووریشی دێتە کوردستانی ئێمە سەرچاوەکە لەمەژە بۆ دەڕن کە شاری ئەربێلا و شاری کەرخا کەرکووک وەکو دوو ناوەندی مەسیحی ناسراون لە سەدەی یەکەمی زاینیەوە ئەمە جایەکی لە خاڵەکانە بۆیە مێژوویەکی 1900 ساڵ لەگەڵ ئاینێک بۆ کوردستانی ئێمە تا دی باشوورەکەی کە هەڵیمی کوردستانی عێراقە ئەمەیەکی لە خاڵەکان کە کردنەوەی ناوەندێکی وا زۆر ئاساییە چونکە ڕێک و ڕۆژە مێژوویە هەیە ئەمەیەک دوو بەلەوە ئاسووریەکان کە ئەمڕۆ بوونە ئاسووریەکان نەتەوەیەکی کۆنی میزۆپۆتامیان نەتەوەی کۆنی مەدیوی تا عێراقی کابل لە 2000 ساڵ پێش زاین لەسەر خاکە نیشتەجێ بوون و شوێنی سەرەی ڕەسەنی خۆیان خۆی نێودووگە عەرەبیە هاتوونتە باکووری سۆمەری و ئەکەدیەکان سۆمەریەکان لە باشووری عێراق بوون ئەکەدیەکان ناوەڕاستی عێراق بوون ئاشتوەکان لە باکووری عێراقەوە بە ناوچەی مووسڵ نیشتەجێ بوون و بوونە خاوەنی بەڕاتۆرەتی ئاشوری کە ڕۆژگارێ فەرمانڕەوایەتی خای کوردستانیشیان کردووە تەری کوردستانی خۆر ئاوا باکووریان کردووە لەگەڵ بەشێکی باشوور لە 2000 ساڵ پێش زاین 2000 ساڵ دوای دەستاینەسەکە ئاشتوەکان 14 ساڵ مێژوویان لەگەڵ خاکی ئێمە هەیە و دوای ئاشتوەکان دوای 2000 ساڵ پێش زاین کە لەسەر خاکی ناوچە مووسڵ ئەژین فەرمانڕەواتی دەوڵەت بەڕێوە دەبن دواتر ئەمانە دەبنە مەسیحی و لەسەر ئاینزای مەسیحی ئاینزای تازە ینی ئاینزایکی تازە بۆ خۆیان دەڵێن کە بە ئاینزای ئاشووری کریستیایی ناسراوە هەنی ئەمانە نە کاسۆلیکن بە دیوەکدا نە پرۆستانتن نە ئارسۆلیکسن ینی چۆن بڵێن لە ئیسلامدا ئاینزای شیعە و سونە هەیە لە سونەشا شافعی و حەنبەلی مالکی و ئەمانە هەیە ئەویش ئاینزایەک بووە کە هەر لەناو چارچوو ئاینی مەسیحی سەری دەهێناوە لەگەڵ مێژووی ئاینی خوای کەتۆلیکانە گونجاندوویانە ینی ئاینە مەسیحیەکان لەگەڵ کەتۆلیکان گونجاندووە بەشە لە دابنەرێت و باوەڕی ئاینی خۆیان لەگەڵ ئەمە گونجاندووە ئەگەر چی بەشە لە مێژوستان پێیان وایە ئاشووریەکانی ئێستا ئاشووریەکانی نوێنی بەڵام بە مێژوو خودی ئەو ئاشوورانەی کە لە مێژووە ئەتوێنەوە دەچنە پێگاتەی ئارانیەکان مەسیحیەکانەوە وەلێ خۆیان دەبینەوە بۆی ئەم مێژووە 14 ساڵەیە بۆ ئاشووریەکان وەستا ئاسووریەکان ولەناو 2000 ساڵ لەناو ئاینی مەسیحیەکە ماونەتەوە خۆی لە خۆیدا بناوچەکەشان ناوچەی مووسڵ و نزیک بە هەولێری ئێستا بووە بەتەرتیب لە بەشی دەڤەری بادنانیش حوزوریان بووە ئەمەش خۆی لەخوا مێژوویەکیە کە ناتوانێت مێژوو لە ناو کوردستانیمە دابڕیت
ئەمە خاڵی دوو خاڵی سێ لە شعبستانی میەکەی بارزانانی و کابێتە سەرقافڵە و ڕابری ڕۆحی بارزانیەکان و لە هەمان کاتە هیچ لەو کەساتێنە کە لە ڕێبازی نەقشبەندی ڕێبازی بارزانانی دروست دەکات و ڕێبازی بارزانانی کە ڕێبازێکی نوێگەرێ لە نێباز نەقشبەندی جا دەبێتەوە و دیدگایەکی نەتەوەی تر و چینایەتی بە خۆی دەگرێت دانی ڕاستی بارزانانی دەیەوێت نەتەواتی لە کووردا تۆخ بکاتەوە و دەیەوێت جیازنی نێوان وەرزیەر و خاوەڵکانە مێنێت وە کۆمەلگا بە ئاشتی و بە ئازادی و بێکسانی بژی جیازنی نێوان هەتا پێکاتەکان توێژەکان ئاینەکان نەمێنێ ئەمە ڕێبازی بارزانانی لە شعبستانی یەکەمەوە داوای دەکات و ڕێزێکی زۆر لە مەسیحیەکان دەنێت لە ماشعونێکمانەیە کە ئەو ڕۆژگارە ئەم بارزانەکان ڕێزی لێ ئەنێن و لە ڕێبازی بارزانیدا هەموو ئاینەکان جێکراوەتەوە ڕێزم و ئاینەکان گیراوە ئەگەرچی خۆیان ڕێبازێکی سۆفیگەری نەقشبەندی بوون بەڵام ڕێزیان لە ئاینەکانی مەسیحی جوولەکە زەردەشتی کاکەیی شەبە گرتووە ئەمە ئەمەی شەبستانی بارزانانی ئیکات لە کاتێکدا ماشەمعون دواتر لە شۆڕشکەی سکۆی شکاکە بەقەدر دەشەید دەبێت بڵین 1920 بەدواوە ئەمە وا دەکا کە ئیتر وردە باز لە 100 ساڵ لەمەوە چۆن ینی نزیگاتێک دەبێنی ئەو شعبستان بارزان یەکەم و هەروەها شماشمعون مەسیحیەکاندا هەیە لە کاتێکدا ئەم شماشمعونە لەلایەن هێزێکی کوردی و بزوتمێکی کوردیەوە لە وڵاتی کوردستان شەهید دەبێت و مەسیحیەکان بە زۆری گەڕان دەبن کە ڕێبازێک یا ناوچەی ڕێزی دەگرێت ناوچەی بارزان ناوچەیەکی لە چوارچێوەی بەردگریکردن لە کوردستان مەسەن ئەو بارزانەکان ڕێزیان لێگرتووە پایان پاراستووە لە بینی ئەوان و بارزانەکاندا ماشەمعون مەسیحیەکان و کریستیانەکان و ئاشوریەکان و کلدانیەکان و بارزانەکاندا هەماهەنگی و دۆستایەتی و پێکەوە ژیان و ڕێزگرتن و برایەتی هەبووە لێبوردەی هەبووە لە بینی وڵات لە کاتێکدا لای بزوونێکی شۆڕژگەری کورد ململانەی هەیە ئەمەش خاڵێکی گرنگیترە ئەمە سەبارەتەوە کە هینە سەر ڕەهەندی چوارەم کاتێکە بەڕێز سەرۆک مەسعود بارزانی وەکو سەرۆکی پادیمکاری کوردستان وەکو کەسایەتێکی سیاسی ناسەغم لە غەربانی سیاسی کوردستاندا هیچێک لە کەسایەتە لوتکەکانی ڕابەراتی سیاسی بزنەوە ڕزگاری خوازی کوردی ئەکا لەم قۆناغەدا توێسە لە غەربانی سیاسی کوردستاندا وەنەوەی کوڕی مەلا مستەفاوەوەی شعبستانی بارزانیە ئەمە لەو ڕێبازە و ئاشوریەکانیش لە هەرێمی کوردستان خۆیان بە ئەو میراتگر و ئەو ڕێبازەی ماشەمعون و ئاشوریەکان دەزانن هەموو ئەمە کۆبەتۆلەوەی کە دیسانەوە هەولێر کە پایتەختی هەرێمی کوردستانی عێراقا هەم ئاشوریەکان بێنەوە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان ئەو مێژووە 4000 ساڵەیە زیینوو بکەنەوە هەم سەرۆک بارزانیش وەکو سەرۆکی پادیمکاری کوردستان و سەکردەیەکی سەرۆکێکی سیاسی نەتەوەیی لەم قۆناغە مێژوویەدا جایتر ئەوە دووپات کاتەوە کە هەم پارتی هەم ڕێبازەکەی هەم حکوومەتی کوردستان و حکوومەتێکی شەرعی لە باشووری کوردستاندا درێژەوەبووی ئەو مێژوەیە کە دەوێت جایتر ئەم تەسام و حەزینۆ کاتەوە و جایتر لە هەولێری پایتەختدا پیشانی دنیای بدا کە هەرێمی کوردستان شوێنی پێکەوە ژیانی هەموو ئاینەکانە هەموو ئاینزاکانە هەموو نەتەوەکانە ئێمە باش بە هەموو دنیا دەکەینەوە کە بێت لێرە باشتی بشین هەموو ئەم ڕەهەندانە لەوەیە کۆبەتەوە دکتۆر کەوان ئازاد وەکو لێکۆڵۆنی مێژووی ئاینی ئەمەم لا گرنگە یعنی لەنێو قسە و باسەکەت پێم نەبڕیت ئەگەرنا کۆڵە سوالم بۆ دروست بوو لەوەی کە برا مەسیحیەکان نەکرد نە پرۆستات نە کاسۆلیکن وەکو هەڵگر سوڵی مێژوو سەیری ئاشوریەکان کلدانەکان دەکەین کە مەسیحین ئەم دوانە کردانی و ئاشوری کە مەسیحین دوو نەتەوەی گیان ئەگەدار بە سەبارەمەە باش بەشۆشی کەمەوە ئێمە کورد ئەوەی کە مسلمان هەر ئاوە قسە بکەین ئەوەی کە مسلمانە هەمانە شیعەیە هەمانە سوننەیە لەنەر سوننەیە هەمانە حەنەفیە هەمانە مالکیە هەمانە حەنبەلیە هەمانە شافعیە هەناو کوردە باشە هەمە قادریە نەقشبەندیە بۆ نمونە ئێوە جوان مەسیحی چەندین ئاینزا ڕێبازە چەندین ئاینزا ڕێبازی جیاجیایە ئاشوریەکان کردیەکان هەرێکیان دوو نەتەوەی گیان ئەمە یەک و دووشیان دوو ڕێبازی ئاینزای مەسیحی گیان ئەنی هەوڵیان دا و ئاینزای مەسیحی لەگەڵ کەلتور و مێژووی ئاینی خۆیان ئاینی مێژووی خۆیاندا تێکەڵ بکەن وەلو ئەوی لە دروستکەن کە ئێستا هەیە کنجکۆڵی ئەوەم ئەوێ لە پرۆفیسۆر
كان أزال لويك نقش بندي كأما دين يكمان ورقرتو لأنه أو مذهباني جنابي تذكر أما جي بيا شافعية حنبلية حنبية مالكية أما دين يكمان ورقرتو كرد وكزورينا كشافعية شافعي ربازك لا زي السني مسلمان درس منش أو شون يعني تقريبا تنترين يعني كشافعية لأنه نقش بندية كان تواني أنا الشافعي بو تسامحا بك وكان لويك يبينين أو ديرك أو يعني أزيدية كان أو مسح كان أو مزقوط قولي نقش بنديم أو سيدك أزاني مصور من الإسلام يك عينه أنا أقصد كناه بيدوين مسحته أشوف كان تبغين يك عينه أما عند خلاق المجال من زور ورده بنات ولدناك كويا كمان وصل بعصاني بوي من اللي أمره يكون كمعلومات كسادة أما هيا بس هذه اللي تيمانة ما تبقى ولا كم دو أينزا الشيعة والسنة باشا وما تخلق استأذانه السنة كأما إذا باش يقول سام بونمونا باش يجمع زوري ما السنين لأن السنة شا شر روازي تري أي زي ما هي كحنفية في رزبان المشروعي حنفية مالكية حنبلية وشافعية أما شو ربازن شو أذان عيني معناه لكن ناقي مجوا جياون وده كان ديدجاي كان بو قرآن وبو جيان وبو أركاين كان أما لأنه شافعي شاسيلك دواجار ربازي نقشبندي سرد رهينه كو ربازي صفيقري عيني لأنه نقشبندي شا ربازي بارزاني دواتر سرد رهينه يعني بتمنى من رباط بارزاني لقيك نقشبندي لقيك شافعي لقيك أيضا سنة عين إسلام أو أربعة واضحة إسنا أمر بازي بارزاني بلنك ليس بعضك دنا بارتيات توات ولا بيشتا فيما رباط بارزاني بارتيزو جورة رجكو بارتي حزب سياسي رباط بارزاني فراوان ترى أما أبو مفهوم بس ولا نقشبندي كيبله بهم الشوا ربازي عين زي عاشوري وكلداني دور ربازي جاي مسيحيين أمش أوهاتوا أن ربازي السا عين زاي مسيحي لا عاشوري كان بشك لا تيالكيشكي كاثوليك بروستانت أما هو بتشي بموتر بكدن لقال ميجو كالتلو عيني خويا عين السما إنه كمان زلتوا من بون وزلتوا من برج بس ما كمان كل ذلك بيجي من مسلمان زادشتي بينما كل زادشتي بوا بعد ما شو يكي لأن زادشتي ده كمان شو بيروزا أو هوا خاك شوارع أم شو بيروزن باشا سيديكا كرت خاكي لا بيروزا لازم شوي معه توا أكو زردشت كان على النيج ولا للشوني كي دايك راو قبولني لا ما جو ما خلينا بو خاغ رجل بونمونا ما قلنقه هاي كردستان هاي زور شو انت باكترا كردستان ندا هوا بيسكازور زي استمكه ما جو خوي قصاكه كل زردشتي بيعبو من باقي زردشتيه إذا ليش ذات الإسلام جخدم دكاته وبنمونا تا استكدس بقى هو دقريت تا من حزية أما هزدشتيه هوا هربها ما شيوا سيدك يعني مثلا شيء أما هيك يسمونه وجنا أبونا ونجيبه اليوم مثلا الإسلام ده شوارجن حلال كراوة ما تيجيشتين فقهاء من غير يعني بجاره دروس دقت القرآن كتب ودقاري زوري ديبه بل كل كم تنين كنت شوارجني هنا ولا مشهودة أبدي وتسامح قوة جابوا أنا أما نزل شواتو نزل الشيء ده فرجني قدقية كل كمسلمان يجوا أما يبغى يشتغل بخيك بعرف فرجني نبوه أما لو دربت يبغى يعني أشوف خانش بهم أنشوا هندش تيان هيك كمان شو بدك هاي موضوع كانوا بعدك لبابتي خيزان لبابتي جيان لبابتي هوا لبابتي من لبابتي نتبكايتر لبابتي أين كايتر هندش تي كتري خوان ما وتوا برجع عيني في وكراوه أما تقرأوا بعين مسيحي بوا لقادك ده أم حاطة لموسكو نابينيت لندن نابينيت لبرلين نايبين لأمريكا نايبين برسيارك بو سردم مودرنك ك يعني كوي أو بحث التسامح تولرانس بيك وجيانه بمعنى كي ديمقراطية كوتو تجر برسياره بنمونه لفرنسا يعني إسا يعني بجورك حجاب بوشيلي وفرضي لا بدني حجاب يا لشواناني ترفرضي حجابك أما بنمونه ورقني شون هرمي كردستان وكو بيكاتي كي كومالايتي سوسيولوجي كورد وادروز بنمونه أجر أما أكره ورقرين ياخذ أو جغرافيا
يعني لروي جيوبوليتيكا أو ورجرين قربينه أملاتر دكتور كم برسالة كم درجة كم ولويكا إما كعكية كان ناسين هلا منطقيها لبجية لا ما كاتا جندكاني هورامانكا يعني بيكون بدو ديني جواز لا ما كاتب نبوني كم ترين كيش الشان نبو هر بهمان تجبي الدكتور بونو منا أو كاتا جند الإسلام لمنطقي تيولو بياربو همان قرآني لبردسابو والشيخ كاني بيارو تيولو همان قرآني ندسي أنا بري نسري أنا بري الشيخ نقشوني ما بس من الديو كومالاتيكا تدربي أنك تكسر عزانا دقسنا نكوش كسر جنوساي جند الإسلام كردي بونمونا أول ثاني شو أنا بيوم تيجي قرط برا بردو ما سمعت زين بوكدي هاي زرشتي كم شوارع غزة رأس كان أجرا كنت أسأل خوش بيت تأسأل أجرا بيناتي خوش قرط باشا خل الإسلام ده كيروز نكراه الإسلام ده شيطان لا أجرا تمام لفت كراه ولا كل أجري خوش بيت أجرا ده كيروز أجر بو يزيد شو ما واتوا بو هندشتي عيني كون أمانته لتقرأ بعين تازة أتيب لك جزارش كان تعبير له أتموسفير أكل كإنسان كان يا مو عارف فرق منظور فرق جوازي معناه هم مسلمانوني يا مو عارف جوازي معناه هم مسلمانوني السعودية وإيران جوازة مسلمانوني السعودية مثل جوازة راس ما نيجاكين برورجوين ما زكاة الدين بونمنا أي جوايا أشتغل جوا الشباب بوي أما زود تحاضي تبعية بأسايحات وتبريو دكتور وكو برستان كلي كولوني بواري يعني ميجوي آينين لام جرنجك كقصو باسك هات بيشو ل يعني لشان ما ياخذ صالي رابردوا لويك بكاتكان إنه وهرمي كردستان نرايتيان نبت يعني بوشيا غير أما يعني أوان ورجرين بروننا وبروسيا كي ديمقراطي يعني وكو دنگدان نونريان نبت خصنا جرب سؤال وقصة كردن دسر أما هرمي كردستان ناخته أزاني كاك شو من بعد بفاز بواربا من قصيكم كان صار براش كاوي كردوه ونعم تشجع جبوني هيج لا يكون هيج نيكتو بصوري واري مجو الهم آيد هم سياسية كي باشتغل كلمة بتتيجا أوكي هرمي كردستان وعراق وديمقراطية نوتوا هرمي كردستان وعراق وديمقراطية نوتوا إيران ديمقراطية نوتوا إيران تأسف حساد ديمقراطية شو صار جاري سرقمانة قرت برلمان قرت برلمان في كل إيران دابينا كرت لتركيا برلمان قرت شارواني كان قرت برلمان لتركيا ما في كل نية هم ديمقراطية نية أزاني أما مش وين أزاني أم شغلاتنا ورازي ديمقراطية نية ديمقراطية زمينية أبد ديمقراطية جيشنية أبد ديمقراطية سيدنا دانكا خلنا رقع دقنا خلق بيو هم دان قداد هم دان قداد بس دان مو هزنا كبار بيني خلص دنا دا كاتوي بو دنا دا خلي بار بدن دانية وتلا الرقع دقنا بلا نال ديمقراطية شو أنا ديمقراطية برسكي مدني دان قدي برسكي مدني ناقر رقب بيبا برا محمود تبغى دان قدي برا ما دك دقنا قات بو بارا بيني كذا قال مش كتير ما عملنا بوا برسالك من بو هرم كردستان ما دام ما لم يجي هذا جين مش مخالفة هي تقول جيجا ما ملا أكيد تقول جيجا ما ملا أكيد جالس باربا كبر ما قناعة بونية بويا بس قناعة بس كون كأكم بويا هذه السياسية ديت خوي مسلمان زاني على بوشي المسيح كان أو ما فعلها بيت مثلا بوشي كمال الإسلامي هبكونون بين موا لأن كردستان ده دو هندي مسيح كان جماوري هي طبعا بقي مسيح كان البرلمان كرسينية ورمونا مثلا يقول السلام كردستان بخوي الله على من كذا قاعد العالم كردستان دو ولا مسيحية كان تركمان كان هيزم هي وجماورهم هي نفرم هي دنجم هي باش برام بوش بقي تركمان مسيحية كان بوارم بقى الألمانيا كان كرسينية بقى أصل إذا كان واضح على شيء أذانك ما بدي تقاسي ناكرت جابوار بو برلمان كان برلمان زان سير كان مخصوص هو برلمان ديمقراطي بوي والي تيجيشتون بوي خلبة شاشة أكين خلبة لا رد عبين برلمان كان برلمان دزجاي ديمقراطية أبدي دزجاي حزب دزجاي ديمقراطية نية بو وارد بو شو حزب السياسي تعبير لأخوي دكات أوكي تعبير لأخوي دكات وكو يزكي السياسي تعبير لأخوي ناك أكو نتويك وكو عين زاك وكو عينك وكو بيجاتك وكو توجه كذا كار ما مساكي برلمان كوكراوي همو توجه كانا توجي خواملكا جوتيارا كذا كار ما مسان كويا قراني بيجا حتى سماكرة تبقى على مشي وكوكراوي همو عين كانا همو عين زاكانا همو
پسپۆرە جیاجیەکانە بۆی دەنگی شەقام بێنە ناو هۆڵی پەرلەمانەوە لەوێ یاسادا بنێن و کۆمەلگاڕێک بکەن و ئەم توێژانە کۆمەلگادا بە لە ڕێدا نەڕۆن و تعبیرەکان دروست نەکەن. وازە حاڵم چی؟ کەوامان کرد کەواتە ئەگەر بێن ئەمە چی بکەینەوە لە نێو ئاینەکاندا لە باش و کوردستاندا مەسەلەن ئاینی ئیسلام هەیە، کاکەیی هەیە، ئێزدی هەیە، جوو هەیە، مەسیحی زەردەشتی هەیە. بۆ نمونە ئەم ئاینە کوردستان ئاینانە کوردستان هەن. کاتم ئاینە کوردستان بدەنگیانە بێت، ئێزدەشتی بچێت دەنگ بدا کورسی ناهێنێت. ئەی چۆن بچێت لە پەرلەمانەوە ئەبێ یاسایەکی بۆ دابتاشیت. کەما خۆی بۆ بەلاوان ئەبێ هەبێت چۆن پێگاتەیەکە حزوری هەیە. ئەگەر پێقاتی پەرلەمانە بێت بێنێ کە لە پەرلەمان یاسای دەرەچێت مافیان پێشە دەکات. پەرستگای ئاچکردنی ئەوان دائەخات. توش کێشە دەبن و دوجار ئەگەر زەرشتە لە کۆمەلگایەکی ئیسلامیدا شتێ بکات ڕێی پێ نادەن. مەسەلەن یەکتێبێت چاپ بکات باسی بەراوردی ئیسلام و زەرشتی بکات و بەڵێ زەرشتی زۆر شتی بەسەر ئیسلامەوە هەیە ڕێی نادەن چاپی کاوکاتوارە بە ڕێی نادەن بۆ پەرلەمان یاسایی نییە نوێنەری نییە ڕێی نادەن. داوای مافەکانی خۆیان کردبوو لە جەنابی سەرۆک دکتۆر بۆ قسەکە دەوڵەمەند کەم داوای ینی مافەکانی خۆیان کردبوو لە بڵێن برا ئاشووریەکان جەنابی سەرۆک پێی وتبوون ئەمە وەرەقەی سپی ئێوە مافەکانی خۆتان بینوستن. باشە ئەمە ئەکاتە واتای ئەوەی کە گەر ئێمە ینی مێژووی عراق وەرگرین بۆ ئاینەکان و نەتەوەکانی تر ئاسیمیلاسیۆن کراون ئەگەر نا ینی بۆ شێ ئەم نیەتەوارم بە بارزانی وەک باسم کرد نەوەی کوڕی ملا مستەفایە کوڕیشم حەمەیە کوڕی شەوسەلانیەکەمە کوڕی شەمسانی گەورێ لەم بنە ماڵێک ڕێباز بە ڕێباز بارزانی هاتووە ناو ڕێبازەدا تەسامحی دینی هەبووە ئاینەکان پارێزراون پێقەتەکان پارێزراون لەم ڕێبازەدا قسە بۆ خۆمەدا ئەمە قسەی من نییە ها مێژوو باسی دەکات من عمرم زۆر نییە بەڵام پێشم من لە ژیانە بم ڕووداوی سیاسی مێژووی هەیە بڕستەجەقان بخوێنەوە باخەڵک بڕە بواربوونەکە بڕە مێژوو بخوێنەوە مەڵکی ئازاد بەمای هەڵەدا ئەمە واقعە ئەم گەنجەوڕە نازانێت دوێنێ چی بووە خۆ لە مێژوو بخوێنێتەوە بە هەموو زمان جاجەکان لەم ڕێبازەیە لەم ڕێبازەوە ئەم پەیامە دەڵێ بۆ وەرەقەی بۆی بزاکەم بەڵام بە پرسێکی سیاسی تر لەم بنە ماڵەیە نییە لەم ڕێبازە نییە بۆی لەوە تێناگات لە دیدگای خۆی سەی دەکات ئەمیشەڵە نییە بەڵام حکومداری بەم دیدگای ناکرێت من لەگەڵ پرۆفیسۆرێکا دانیشتم کە ینی پسپۆڕەکەی لە بواری مێژووی ئاینی ئەویش کە ینی دیدێکی فراوانتر لە کۆڵۆنیەیەکی زیاتر بینینەوەی ئەمەی کە پار ساڵ بوو پاپای ڤاتیکان هاتاو لێر کە 2 ملیار شوێن کەوتە ینی 2 ملیار زیاتر پێڕەوە لە هەموو دنیادا ینی بەم شێ بەم دیدە پاپای ڤاتیکان یەتە هەرێمی کوردستان ینی ئەمە ئەگەر مەبالەغێنە بێ هەرێمی کوردستان کە ینی فاکتێک دروست بۆ کە ئێمە دەوڵەتمان نییە ئازادیەکی وای فراهم کردو بۆ برا کریسیانەکان ئەتوانن ممارەسەی خۆیان کرد تا ئەو ڕادەیە بڕیار دەرچووە کە کریسیانەکان بۆیان هەیە مڵک و ماڵی مڵک و ینی ئەو لەو جوگرافیە نەفرۆشە خۆیان بە مەبەستم لە بوونی ئەو قوارانە کە بمێنەوە بابچووکی نەکەینەوە جوەکان و مافیان هەیە دکتۆر پرسیار جوەکان دەرەجەکان و مافیان هەیە ئەگەدار بە ئەزانی ئێمە دراستێکمانەیە کۆماری ئیسلامی ڕەنە کە ئایزاقی شیعەیە لە زۆر وێزگای یانەکان دژێ وەستاون بەڵام شیعە لە هەرێمی کوردستان دەبە پەڕی ئازادی مافیە چێکا و چی ناکات باشە ئەزانیان چی ئەنی هەرێمی ئێمە ناوچەکەی ئێمە ئەم ئازادی بە دنیا گەاندووە من با بەڵام خوکەیەوە نەزار لەگەڵی نیم ها کە لە دنیادا ئەم ئازادیە کۆنتڕۆڵ ناکرێت لەگەڵ ئەو ئازادی بۆ پێکاتەکان یا بۆ ئەو ئازادی ئەمە ئازادی بە ئێمە کۆنتڕۆڵ ناکرێت بۆ دەستەوەی مەخۆی مەخاوەن دەستورنی بۆ پرسیار بکەین بۆ لەسەر دەستور کۆ نابینەوە کۆگ نابین دەستور بەڕێخەڵ نانووسێت کاک چۆمان نازان چ کاک چۆمان ئەزانی باوک لە ماڵە بگێ مناڵەکانی کرد نازانێت چی بکات هی بۆ چوونێکیان هەیە دایکە لە ماڵە ویستی خواردنەوە دروستکات ئەگەر خۆی بڕێ نەدەخات چی دروستگا ئێوارە مناڵەکانی سەی لێ شوێن شەشتەکە فرەخوێ ئەمە هەرم لە سیارە زۆر قورسە من نازم چۆن بۆی بەڕێوە ئەچێت چۆن بۆ ئیدارە کرێت وەرە مافی شیعە
ما في سنة للسنة شافعي حنفي مالك حنفي بارزة سلفي بارزة باشا ما في كريستيان بأنواع بروتستان بكاثوليك بارثوذكس باشا بكاثوليك أشوري خوراتي بكلداني أما قرصة أزاني باش الدكتور بقينا أو شويني كأس العراقة لبرناو يعني فكاتا كان أين كان يقدر أكشن علي عمر أكشن عمر علي أكشن بالله قرصة بس ملاهرين كردستان يشنوي بيموتوا من خمنا غلغلان مخصوص غلانم وتأمنا وتشاري خوراتنا أصلا أما خونا بينيوه تركيا نايكا إيران نايكا تبقى على مشي باشا السنة إيران مذهب السنة بروزان أزادة لما تخشي كان نايبيني وانا منعني باشا لما تخوى لبرزان السعوديه زانا غير سلفي كثير ازاده من سؤال اخوي ده من خلاتنا وراسه طبعا واصلت فرنسا حجاب هنا كان حجابك ابو نمونه خبرات اوروبيش قدار بها ازاني بو امي هنيك سنه سيدي قرصه يعني بتموتي خو افر موي خو بيوا برا قرص يعني انتو شاي كشاي هل تسمج برد عملك كشاي مو برا مسيحه كان يعني يعني كبعد ميجويك ياخذ ممارسه السياسيه كان لي برسي يقدر مداخله يعني كردو هات من انه كاي سياسي ياخذ برياري انا بيعيش لقرمي شهر 11 ابو يعني بكويدن هات نصر خطو هيل كبارزاني بمينته لبيغكي خوي بو يعني برسارك لوان ببكره لبريان زماني ما نوي خوان لبارزانيا يعني أيان بينيو لويكا برسالكم بمشو كرت كما دكتور بيجي سياسي جنابي سروق شن جرنج بو بيكاتانا كدكتور اماجي بيا كم بارزور قرصه اظني كاك تشومان اكا حالنا كاين غير من كل خوان بالعرض انا بين بارزاني تظبط امري واقع لتغربان السياسي كردي هو امره اكثر وشي كرد الدنيا دا ناوي دهندت امبارح إكتي قرار ويكتو كمالو بزوتنا ونازم كبكنيا تارنا وين يقولنا كاد واقع موت أمر واقع درس توناتو إلى مواقع لها بيت تاورا بارزاني أجر خلقي مثلا بونمنا هرب خوشينا بونمنا قال مي خوشينا تعظم واقع الدنيا لو يناسب بو جرنجا لبرويكا أمر لغرفان السياسية كالك سكد كان كردا كسيتن حضوري النية كسي غرفانك وكسي شان رابدو أسادا بيجا أيها النبوة درس ميجوكي هي بنماليكي هي حزبي يقول لبشتوي لأنه مني بريساران باباي فاتيكان كيرتو يعني جقل السروكة كان يعني السروكي ولاتا كان سرداني شقناكي يعني همان قصي جنابي الدكتوري كردبو لوي كوتبوي جنابي سروق بلا سروكي بارتي ديمقراطي كردستان بلام او بيجي تايبتي ما بس ملف او دي فاكتو تبدا عمري واقع اظني اوي كبدليني يقول كيف باخي كيف ازاد تو ديمقراطيه ميتي ديمقراطيه كتو او بدلني من ديمقراطيه يعني ما قدر مش كي الاواز يا اخوانات هم اواز عندنا براتوتر اواز يقول انا كنت قادات باشا بلام دواجه كمان ده ازاديه باخذ هيا بدلني زور اسايه بل امري واقع زاني امري واقع يعني واقع يعني تو 2000 كاريزمي انساني كاريزمي دروز بيت دوري تري زاني يعني كانت سك بازان بيجي بوجدي كرديه و لك كردستان ده شغله ثاني عربي بيجي عربيه والله ثاني افغاني بيجي افغانيه باشا او تشارلسي سيم كبوت شباشة بريطانيا بتمريكي كورتا يخم باميدا كي بيني سكول ديكانا باشا الكلتورة نريتها مشروع باشا من نسمي سلوك أنا بجي كردي أبي ونمونا بارزايم لازم يجي كم بجي كردي بجي بشاي كردي أبو بس يا واكم تحصل بدنا نسوي بارزاني وتمري واقع هكذا إن كاي لواقع خوي جلاكات دكتور بعام وكو بتواني بكورتي والله من بيته ممنون أبو ملويك عم تابلو كما يبينوا لحريم كردستان تابلوكي بواحد جوانا بونا وخو وكدي وإنسان يتسامحك وبو دروش يعني لمبالغة يعني أجر بالله محرمي كردستان تحدي همو دولة تاني دنيا أكابو بيك وجانيكي وتم تابلوك زور جوانا زور جوري بالله عقدتني قرصة من علم زور بيمس يعني بوم زي سنة بالله ما بدي سي بيو بيجي بالله بنا تعرض جيراوا خب ما وتو تابو تو مو جوان بيزاني أزاني سديكا تو لما على ميوانا بيت أزاني كلام غير دروا
کەی دڵت خۆشە کاتێ سەحای ماڵەکە لەگەڵ تاکە دوای میوانداری کردووە ڕووی خۆش بوو بێت خزمەتی کردی بێتی ئەیکەی تووڕێیت کاتێنانی خراپ پێداوی تێ کاتێک قسە ناشینی کردی بێت وازە حەڵمتی تازە ڕووی جوانی ئەمەیە ئاگادار بە تۆ ناتوانیت لەم دەوازەم بێنیت مێژووی 100 ساڵی مە کورد ئاوای هێناوە پێم وتی من لەگەڵ یان نیم ئاگادار بۆ کە ناوچەکە ئەمەی قبوڵ نییە تۆ گوڵی کێڵتۆقی لە ناو کۆڵ دڕکە بۆی پەیامەکە بە هەڵە نەڕوان ناوچەکەمە بەس سوود لە دراوسەکان هەمووی پاکستانە ئەوە ئێرانە ئەوە تورکیایە ئەوە سووریایە ئەوە لوبنانە ئەوە فەڵەستینە ئەوە سعودیە ئەوە ئوردونە بڕۆ ببینە ئەو دۆڵی کەنداوە کوێتە قەتەر ئیمارەت بەحرێنە ئەوە سەڵتەنەی عومانە ئەمە پێڵە وڵاتی ناوەڕاست ئەمە گوڵێکی لەناو تۆقیوین ئەم گۆڵە لە ئەهموو دڕکەیە بەردەوام ئازارە درێت ناڵێ بگەشێتەوە ئەوەی کاک دکتۆر وەڵام کاتم نەما بەڵام دنیای پرسیار و خۆنی ترمە بوو دکتۆر کەوان ئازادن وەکو پرۆفیسۆری مێژوو لە بابەتی هاینی کە باسەکەمان ینی گرنگیدان بە پێکاتەکانی هەرێمی کوردستانە هەتا بڕیارەوە دەرچووە کە بە کەمینە نابێن هەو ببرن لە ڕووی قسە و لە ڕووی نووسین و ینی ئەو دیوەجوانی هەرێمی کوردستانمان باس کرد بە تایبەتی لەکردنەوەی کۆمەڵگەی پەتریاکی کلەسای ڕۆژهەڵاتی دنیا سپاس دکتۆر زۆر بە خێراتی خۆشەویستان و ئازان ئێوەش کامران و تەندروست بن